و ئێمە لە پەرلەمانی کوردستان بەش بە حاڵی ئێمە لە فراکسیۆنی یەکێتی قەناعەتمان وایە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پێداگیری بکات لەسەر ئەوەی دەرماڵەکان لە ناو یاساکە بمێنێ ئێمە بەشداری ئەو کۆبوونەوە ناکەین چونکە ئەمە لە دەرگاوە پارەدانە بە هاوڵاتی بە فەرمانبەرەوە لە پەنجەرەوە لێ وەرەگرنەوە ئەوەی کە وەزیری دارایی ئەڵێ وەک خۆی جێبەجێ بکرێ ئەگەر وەک خۆی جێبەجێ بکرێ لە 90 موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەوانەی کە فەرمانبەرن دەرماڵەکانیان نامێنێ و ئەو کاتە سیستەمی پاشەکەوتەکەشیان بۆ چارەسەرکرێت لە ئێستا کەمتر وەرەگرن لەبەرەوە ئەمە ئەم فێڵە لە خەڵک ئەم فێڵە ناکەین خاڵێکی تر پەیوەندی بەوە هەیە و خانشینانەی باسی بندیوار ناکەم باسی موچەخۆری دووبارە و سێبارە ناکەم ئەمانە ناقانونیە دزی ئەبێ چارەسەر بکرێن و ببڕێن بەڵام باسی ئەوە ئەەکەم ئەو موچەخۆرانی کە لێرە لە 92 تاکو ئێستا موچێکی بۆ بردراوەتەوە هاوڵاتێکی داماوی ئەم وڵاتەیە لە خانۆ قوڕەکانە لە لادیەکانە لەوانەیە کە ئەوە نەبێ کوڕەکەی ناتوانێت بچێتە جامعە ئەوە نەبێ ناتوان بژین بەڕاستی ئێمە نامانوێت ئەمانە ببڕین لەگەڵ ئەوەین کە یەکێک نامستەحەقە پلێکی بەرزی دراوەتێ پلەکەی بۆ دابەزێنرێ کەم بکرێتەوە بەڵام نەبڕێ ئەگەر حکوومەت ئەم دوو خاڵەمان لەگەڵ جێبەجێ بکە بە دڵنیاییەوە ئێمە سیستەمی چاکسازی تێپەڕێنین یاسای چاکسازی تێپەڕێن چکە شتی زۆر باشی تایە بۆ هاوڵاتی